من پێشەکی دەستخۆشی لەوەی بەڕێزەکەم من هەمیشە حەزم کردووە کە لە وڵاتی ئێمە ئەم فکرە زیاتر بڵاو بێتەوە و زیاتر ئێمە ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی کار و چالاکی و بەروومی ئەم وڵاتە بناسێن بە دەروی وڵاتیش. منیش لە هەر شوێنێک و لە هەر ناوچەیەکی ئەم کوردستانە پێویست بۆ بکای کە فیستیڤاڵ دەوڵەمەند کرێ یا پێویستی بە بیرۆکە بێ من ئامادەم لەو فیستیڤاڵانە بوونم هەبێ ئەبێ لەمەولا کارێ بکەین بەرووبووم بەرینە دەرۆ پارەمان بێتەوە ئەگینا هەر پارەمان بڕۆ بەرووم بێت ئەوە وڵاتێکی بڕوا ناکەم سەرمایە داربی لەو جۆرە فیستیڤاڵانی کە ئێوەی بەڕێز ئەیکەن بەشێکە لەلای من بەشێکە لە بازارکردنی بەروومی کوردستان ئەم جۆرە فیستیڤاڵانە لەلای من مایشان نازیە. ئینشاءڵڵا 20 بۆ 23 لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئێمەی کورد ئەتوانین بەشدار بین لەو پێشانگایە ئەبێت لەو جۆرە پێشانگایانە یا لەو جۆرە فیستیڤاڵانە ئێمە کەم تەرخەمی نەکەین بۆ ئەوەی یەک هەمیشە من باسم لەوە کردو کە بەشێکە بە بازارکردنی بەروومەکانمان و بەشێکیشە لە ناساندنی کەسە دەڕێنینەکانمان. منیش بۆیە لێرەوە عتان پێدەدەم کە لەو پێشانگایە بەشدارم وەکو ئازاد وە کۆمەڵێک بیرۆکەش لەوێ بەرچاوی ئێوەی بەڕێزی بکەم لەو برنجەی کە کردومە و لەو زەردەچەوەی کە کردومە و لەو بەڕادەی کە ئێستا منی تیام بەروومەکەی کە تیا ئاپارێزم بەشدارم تایە. ئینشاءڵڵا بە ئیزنی خوا لە 20 بۆ 23 مانگ من لەو پێشانگایە بەردەوامم.